بە ناونیشانی خەمی هیوا خەمی هەمووانە لە ڕۆژی جیهانی شێرپەنجە فیلمی خۆری ناو سێبەر لە سلێمانی بەرهەم هات. ئەم فیلمە بەرهەمی گروپی هونەری خێزانە لە سینارۆ دەرهێنانی ڕێبوار محەممەدا. ماوەی فیلمەکە 90 دقیقەیە. چەند ئەکتەرێکی بە ئەزمون لەم فیلمەدا ڕۆڵ دەگێڕن. بەڕێز ڕێبوار محەممەد لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک ڕێبوار بەخێر بێ. سپاس بۆ کورساتی ئازیز، سپاس بۆ جەنابێ، سپاس بۆ ئۆستافە جوانە. زۆر سپاس دەکەین بەخێر بێ سەرچاو. ئەمەیە بپرسم گروپی خێزان کار بۆ چی دەکەن؟ خۆم وەکو ئەکتەر لە ساڵی 2000 هەتا 2010 وەکو ئەکتەر نواندنم کردووە. ساڵی 2019 هەتاکو ئێستا خاوەنی 23 فیلمی کۆمەڵایەتی و پەروەردەیی و خێزانی بۆ هەر ڕۆژێک لە ڕۆژە جیهانەکان ئێمە کارێکمان ئامادەیە. وەکو ئەرکی هەمیشەی خۆمان پیشەی خۆمان لە فیلم و درامایە ئەرک و ماندووبوونی هەموو ئەو کەسانەمان بەرز نرخاندووە کە خزمەتی خاک و گەل و نیشتیمان و ناو خەڵکەکەن. بۆ نمونە کارمان لەسەر کرێکارانی ژینگە پارێز کردووە، هێزەکانی پۆلیس و ئاسایش و کارمەندانی هاتوچۆ و هەروەها هەرچی و توێژەکە خزمەتی خەڵکی کردبێک و کەرتی تەندروستی و مامۆستا و فەرمانبەر ئۆشتانە. ئەم جاریان بیرمان لەوە کردەوە ئەرک و ماندووبوونی کارمەندانی نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە لەگە دکتۆرە بەڕێزەکانی کارێک ئامادە بکەین. واتە کار بۆ ڕۆژە تایبەتەکانەکان. بەڵێ ئەم فیلمە شمولی هەردوویەکە هەم بۆ ڕۆژە جیهانەکان کە دوێنە ڕۆژی جیهانی شێرپەنجە بوو، هەم وەکو ئەرک و ماندووبوونی ئەو پەرستار و کارمەند و پزیشکە بەڕێزەکانی ناو نەخۆشخانەکە. کێ لە ناو سێبەری خۆری ئەم فیلمەدایە؟ کارمەندانی نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە، دکتۆرە بەڕێزەکان و هەروها ئەو نەخۆشانەش کە بەداخەوە خەریکە شێرپەنجە تەشەنەکەوە بێتە دیاردا. بەڵێ ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی هونەرەوە ئازارەکانمان بگەێنی؟ من خۆم شخصی خۆم کەوتم خاوەنی 23 فیلمی کۆمەڵایەتین لە ڕێگەی ئەم فیلمانەوە توانین هەموو هۆشیارەکان ئەم فیلمە نووسین و سینارۆ دەرهێنانی خۆمە، وێنەگرتن و مۆنتاژی کاک باوەڕ ڕەفیقا لێرە سوپاس یەکەم بە سپۆنسەری کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت سوپاسی ئەوانی شکم کە سپۆنسەریان کردین. ئێمە لە ڕێگەی هەموو فیلمەکان و هۆشیاری پەیامی گرنگ ئەم فیلمە کۆمەڵە پەیامی زۆر گرنگی تایە. ماوەی فیلمەکە 90 دقیقەیە وەکو مسلسلێکی 30 حەلقەیمان کردبێ، هەمووی ئەکشنە، هەمووی جوڵێ، هەمووی حرەکەیە، یعنی شتێکی متی تیانە کە تۆ قابل ئەوە نەبێ سەیری نەکەین. مافی ژنمان پاراستووە لە هەموو فیلمەکان ئێمە مافی ژنمان بە هەموو شێوێ پاراستووە. خۆشەویستی و تەبایی و میهرەبانی و وەفا لە بینی هاوسەرەکانە، چونکە زۆر بەداخەوە وەکو چیرۆکانەی بیستمانە لەناو نەخۆشخانەی هیوا کاتێکە ژنێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێ یەکسەر مێردەکەی داوای جیابوونەوەی لێەکە. ئەمە کۆمەڵە مەشهەدی جوانمان کردووە لە فیلمەکەیە. هەروها لەناو خوێندکارانە کاتێکە خوێندکارێک تووشی ئەو نەخۆشیە بێ چۆن بەرگاری نەخۆشیەکەی بێتەوانیان. و هەروها کەسانی چواردەوری مەجموعەی حیواری زۆر بە قووەتی تایە کە خەڵک بڵێ شێرپەنجە یەکسانیە بەمردن. چەندەها خەڵکی هیچ نەخۆشیێکی نێوکو لە حیوارەکان و تومانە خەڵکەیە جەڵدەی دڵەیە لە ئاواخنکێ مەسەلا بە هیچی نییە ئەمرە شێرپەنجە یەکسانیە بەمردن. کۆمەڵی هۆشاری گرنگ کە کاتێک نەخۆشێک توشبووی نەخۆشی شێرپەنجە ئەبێ چێتە لای دکتۆرە بەڕێزە نەترسێ بڵێ من کە من شێرپەنجەمیتە تەواو من ئەمرم. کۆمەڵی هۆشاری زۆر تایبەت و گرنگ و پەیامی زۆر گرنگی تیا فیلمەکە. بەڵێ ئەم فیلمانە چۆن بە زۆرترین بینەر دەگات؟ بەداخەو کەناڵەکانی ڕێگادین چەند ئامادەی ئەوان تیانە فیلمەکەمان لێوەرگرن، مەجبوری تەنها لە سینەما عەرزیکەین. سینەماش کرێکی زۆرە خۆتان نەزانن، تەنها ئەتوانین یەک ڕۆژ نمایشی بکەین. بەڵام من خۆم لە ڕێی خۆمەوانێ ئەو فیلمانی کە هەمانە لە ناوەندەکانی خوێندن هەر کاتێ مەکتەب هەبێ هەر لە تەلەبەی لە باخچەی ساوایانەوە حتاکو زانکۆ پەیمانگاکان فیلمەکانی کە تایبەت بێ بە
خوێندکار ئێمە ئامادەین بە تایبەتی فیلمە ژینگەیەکان پەروەردەیەکان چکە مناڵی ڕەوزەش وەری ئەگرێ ژینگە چۆنەوە ئەوکە بەس وەکو نەخۆشی شێرپەنجەوە هەنێ بابەتیە فیلمان هەن لەسەر سەرپێچی یاسا و مەسەلا کۆمەڵێ ئەو 23 فیلمە کە بۆ باسەکەم ساڵوانی کاتی ئەومان نەبێ زۆر شتی تایبەت و گرنگمان کردووە بفەرمون ئەتوانن کەمێکی باسکەن سپاستان دەکەم خوێندکار ئەتوانێت ئیسفادە لەو ئیشانی ئێمە بکە کە بە موافقەتی پەروەردە ئێمە لە ناوەندەکانی خوێندن لە قەزا و ناحەکان لە زانکۆ پەیمانگەکان ئەم فیلمانی ئێمە هەمووی نمایشەکەن لە ڕێگەی داتاشۆوە بۆی هۆشیاری زیاتر بگاتە ناو هەموو ناوەندەکانی خوێندن بۆ خەڵکی تری شەروە لە قەزا و ناحەکانی ئێمە گروپەکەمان خۆبەخشە تەنها یەک فیلم نەبێ ئەوی مرۆڤ و ژنکەویش کۆمەڵی ڕێکخراو دیموکراتەکان بەشی ئەنجیۆکان سپاسیان کرد ئەوانیش یەک جا سپۆنسەریان کردین ئەم فیلمەش کە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێ سپۆنسەریان کردین باقی فیلمەکانمان هەمووی بە خۆبەخش لەسەر ئەرکی خۆمان کردومانە ئەگەر ئێمە هیچ سپۆنسەرێکی تایبەتمان بەرهەم بێ بەڵێ هەمووی لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمان کردومانە ئەگەر ئێمە سپۆنسەرمان هەبێ و کەسێکە هاوکارمان بێ ئەتوانین زیاتر پەرەبن بە ئیشەکان وەکو بۆ نمونە لەمە دووە پێویستمان بەوەیە کە باسی فیلمێ بکەین باسی مادی هۆشبەر بکە بە تایبەتی ئەمانی لە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن لە ناو خەڵکە لە ناو هەر تاکیکە باسی ژینگە ئێمە فیلمان کردومە کۆچبەر فیلمان کردو لەسەر کۆچی گەنجان بۆ ئەوروپا کە ماوەی فیلمەکە سەعاتێک و 8 ئەکتەر بە خۆبەخش 8 ئەکتەر بە خۆبەخش لە قەزای ماوەت فیلمان کردووە لەسەر کۆچی گەنجان شێرپەنجە ژینگە ئەمانە دایم لەسەر زاری خەڵکو و دایمە شتێک کە ناوبڕ ناکرێ ئێمە ئەرکمان لەسەر ئەو هینانە کردو کارمان لەسەر کردووە. دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئەمەیە بپرسم دوای ئەم فیلمە کە لەسەر زۆر بابەتێکی هەستیار بەرهەمتان هێنا و جێگەی دەستخۆشیە و جێگەی سوپاسە بۆ ئێوەی بەڕێز ئەمەیە بپرسم فیلمی داهاتووتان لەسەر چی دەبێت؟ فیلمی داهاتووم خەونمان زۆر بۆ فیلمەکان بەڵام وەکو پێم وتی ئێمە گروپێکی خۆبەخشێن و هیچ کەسێک ئاگای لە ئێمە نییە ئەو مادی هۆشبەرە دەمێکە نووسیمەتەوە نزیکەی 2 ساڵە نووسیمەتەوە زۆر گرنگە بەڵام خۆتەزانی هێزێکی زۆری ئاسایشی ئەوێ و قووەتێکی باشی ئەوێ اونجا پارەی باشیشی ئەوێ ئەوە لە خەیاڵمانە بکرێ زۆر دەنگانەوەی ئەبێ وکو ئەمانەش کە کردومانە کە ئەرک و ماندووبوونی ئەو کەسانە هێزەکانی ئاسایش بێ پۆلیس بێ مەسەلە پزیشکە بە ڕێزەکان بێ ئەمانە بێ کاری لەسەر کە بێ بڵاو بکرێتەوە بێ سپۆنسەر بکرێ کامانە بچێتە ناو خەڵکەوە بڕۆکە بۆ هەموو شتێک سەوسەخان بۆ هەموو شتێک ئێمە ماوانە هێشتا ئەنی هۆشیاری ژینگە ئێساش لە بازاڕای بینی خەڵک جگەرێکی بەدەستەوە فراتە سەجادەکە دەبێ توی پێ فراتە سەجادەکە کە چونی ناوەندەکانی خوێندن ئێمە ئەم فیلمانەمان نمایش کردووە بەڕێوەبەری قوتابخانەکان تەلەفۆنیان بۆ کردوون لە دوای فیلمەکەی ئێمە کادانەکی زۆر باشی هەبووە کاڵە تەلەبەکان لە دوای ئێوە جارێ بە کۆڕ و سیمینار و شتانە حل نابێن وتوانە ئێمە ڕۆژانە کۆڕ و سیمینارمان کردو بە تەلەبەکان قسەکان سیوای بۆتەوە نە دووبارە بۆتەوانەوە لە ڕێگەی فیلمەکە زۆر ئەچێتە ناو خەڵکەوانە بە تایبەتی چینی خوێندکار ئیهمالی نەکەی پاراوێزی نەخەی هەل لە بیدایەتەوە بگری زۆر باشی شەکان وەرەگرێ و لە ڕێگەی فیلمەکانەوە لای من باشتر ئەگات بە خەڵک کێن ئەو ئەکتەرانەی کە هیوادارن یان خوازیارن لە فیلمێکی خۆبەخشا کار بکەن من بەڕاستی سپاسی بەیانخانەکەم خات و بەیان زەریفی مامۆستا حکمەتیندی دایکی ئاریان و ئەڵماسخان ئەمانە ئێمە فیلمێکی پێشومان کرد لەسەر خەسخانی هیوا بەنای هیواژانەوە کە هاتن لە سینەماوە فیلمان بینی هەمویان هاتن وتیان ئێمە ئامادەین بە خۆبەخش لەگەڵتا بۆ فیلمی داهاتوو دیارە فیلمی یەکەمیان بە دڵ بۆیە داوای فیلمی دووەمیان کرد فیلمی یەکەمان سەعاتێ بوو ئەمەشیان 90 دقیقەیە من کە ئێمە کردومانە درەمایەکی 30 حەڵقەیە لە ماوەی 90 خولەکە کۆمان کردوێتەوە هەموو چیرۆکە کاریگەر و مەئساتەکان ئەوانی کە لە ناو نەخۆشخانە ڕوئەیە لە ناو هاوسەرەکان و لە ناو خوێندکارەکانە ڕۆیا ئەوانە ئامادە بوون بەڵام هونەرمەندەکان بە عام پاڵپشتمانن لەگەڵمانان لە کاتی نمایشە زۆریان ئامادەن بۆ بینینی فیلمەکە کاکرێبار سپاس کە گەورە و کردین هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس ئەو کاتەی کە بە ئێمە بەخشی دەستان خۆش بە دووبارە سپاس بۆ پشتی کامیرەوە من کورسات بەگشت